تیرۆریستانی داعش نزیکەی لە 7 گوندی دەوروبەری شاری مووسڵ جم و جۆلیان هەیە و شەوانە هێرشی سەرماڵەکان دەکەن و داوای سەرانە و هاوکاری لە خەڵکی گوندەکان دەکەن. هەر کەسێکیش هاوکاریان نەکات بە فەرمانی داعش دەبێت گوندەکە جێبێڵێت. تا ئێستا دایان خێزانی گوندەکان ئامادە نەبوونە هاوکاری داعش بکەن و گوندەکانیان جێهێشتووە. نەجم جبوری فەرماندەی ئۆپراسیۆنی نینەوە دەڵێت گوندەکان یەکجار زۆرن لە توانای هێزە ئەمنیەکاندا نییە بیان پارێزن، بەڵام لەگەڵ سوپاسالار قسەمان کردووە بڕیارە چەک دابەشی سەر خەڵکی گوندەکان بکەین بۆ ئەوەی خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن و بەرپەرچی هێرش و پەلامارەکانی تیرۆریستان بدەنەوە. هذه القرى كثيرة جدا لا يمكن أن كلها نغطيها بالقوات الأمنية. كانت عندنا فكرة طرحناها على السيد رئيس أركان الجيش. گوندەکان یەکجار زۆرن لە توانای هێزە ئەمنیەکاندا نییە پارێزگاری لەو هەموو ناوچانە بکەن، بۆیە لەگەڵ سوپاسسالار بڕیارماندا چەک بدەینە دانیشتوانی گوندەکان بۆ ئەوەی خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن. چەکەکان گەیشتۆتە لای ئێمە، بەڵام تا ئێستا دابەشمان نەکردووە بە سەر دانیشتوانی گوندەکاندا. ئەو هەنگاوەمان بۆ ئێستا بە باشترین چارەسەر زانی با مەبەستی پاراستنی گوندنشینانی ناوچەکە. لابد أنه القوات الأمنية تدقق. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای نینەوە دەڵێت چەکدارکردنی دانیشتوانی گوندەکانی دەوروبەری مووسڵ کێشەی ئەمنی زیاتر دەکات بۆ پارێزگای نینەوە. خروقات الأمني دي مشاتل لين دي بتر لين تأكيد أف جروبا نت تنظيم كرينا نت تدريب داينا أم بين شكاكي ناي رسمي جديد تنف خلقي جدا أم بين أبدا بدا غطاء يعني بردك بو خلقي كو زور يعني هي جدار البارزجا مثل يعني مشاببن بالرخصات يدبي مشاكل كل مشاكل جيشبن. هاوڵاتیانی شاری مووسڵ ترسیان هەیە لە چەکدارکردنی هۆزی 7 گوندی دەوروبەری مووسڵ. ئەوان دەڵێن چێ زەمانەتی ئەوە دەکات سیناریۆیەکەی 2014 دووبارە نەبێتەوە دانیشتوانی گوندەکان هەر بەو چەکانەی وەری دەگرن دووبارە هێرشی سەر هێزە ئەمنیەکانی پێ بکەنەوە. من يضمن هذه العشائر لم تقم بتسليم الأسلحة مرة أخرى لعناصر التنظيم. چێ گەرانتیە و هۆزانە دەکات جارێکی تر چەکەکانیان ڕادستی گروپە تیرۆریستەکان ناکەن. لەبەرەوە لە ساڵی 2014دا هەموو هۆزانی چەکیان پێدرا بوو، هێزی سەحبەیان دروست کردبوو، چەکەکانیان ڕادستی تیرۆریستان کرد. لایانی پەیوەندیدار ئەگەر دەیەوێت خەڵک بپارێزێت، هەزاران گەنجمان هەیە با لە ڕیزەکانی سوپا و پۆلیس دامەزرێنن. پۆلیس و سوپا دەڵێن ئێمە ناو شاری مووسڵ و دام و دەستگایەکان دەپارێزین. لە دەشتی نینەوەش حەشدی مەسیحی و حەشدی شەبەک و حەشدی تورکمان و حەشدی ئێزدی لە ناوچەکانی خۆیان دابەش بوون و خەڵکی سنوورەکانی خۆیان دەپارێزن. ئەوەی ماوتەوە گوندی عەرەب نشینەکانی سونەن لە سنووری مەخمور تا تەلعفەر سەدان گوند لە خۆی دەگرێت. ڕۆژانە تیرۆریستان لە گوندەکان دەسوڕێنەوە و هیچ هێزێکی سەر بە حکوومەت لە سنوورەکە نییە ڕێگریان لێ بکات. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.